سڵاوتان دەبێت بەیانیتان باش بۆ هیوام کە لە هەر کوێیەکن ئەوە بەیانێتی پڕ لە شادی پڕ لە تەندروستی و پڕ لە ئاسوودەییتان لەگەڵ ئێمە دەست پێ بێت هیوای ئەوەشتان بۆ خوازم کە ڕۆژێکی پڕوزە بێ بۆتان ئەمڕۆ ئەو ڕۆژە بێت کە هەنگاو دەنێن بۆ بەدیهێنانی ئامانجێک ئەگەر داتانناوە دەمێکە و هیچ هەنگاوێکتان بۆ دانەناوە ئەمڕۆ هەناسەیەکی تازە هەڵەمژن ئەمە دیاری خوایە کە دیسانەوە زیندوی هەناسە دەدەی بۆیە بۆ ئامانجەکانت تێبکۆشە هەنگاو بنێ ئەم بەیانیە لە بەیانی 24 کۆمەڵە بڕگە و بابەتی جوان بۆتان ئامادەکراوە وەرن بابزانی لە هەگوێی بەیانی 24 چی تێدایە چەند خانمێک لە شاری سلێمانی دوای ئەوەی کە کۆلیژی هونەرە جوانەکان تەواو دەکەن کاریگەریەکی تایبەتیان بە یاخود کارگەیەکی تایبەتیان بە دروستکردنی مۆم کردوتەوە و وەکو بزنسێکی بچووک بۆ خۆیان بەکاری دەهێنن و ئێمە بینەریان بابەتابی ئاژەڵداران بە زن و مەڕەکانیان بە دەرمانی تایبەت دەشۆن بۆ ئەوەی دووربن لە نەخۆشی و هەروەها گەڕی پیشەی دوورینی کورتان و ناڵبەندکردن و دروستکردنی کەلوپەلی ئاژەڵی بار هەڵگر پیشەیەکی کۆنە لە باوباپیرانەوە بەجێماوە بەڵام بەم دواییە بەهۆی گۆڕانکاری لە هۆیەکانی گواستنەوە و هاتنە پێشەوەی ئۆتۆمبیل ئەم پیشەیە فەرامۆش کراوە. کوردستانمان ئەمەندە جوانە ڕوو لە هەر شوێنێ بکەیت دەبینیت ئەم ڕەنگینیە کە لە کوردستان تو یەکسەر هەستی پێکەی دیمەنە جوانەکانی وات لێکە سەرنجت ڕاکێشێت شاخەکانی دۆڵەکانی چیاکانی ئەمەنە هەمووی تابلۆیەکی هونەرین کە نیشانی ئێمە دراوە ئەم جارە کامێرەی کوردستان 24 بە بەرزترین کوالەتی بە ناو هەوراز و نشێوەکانی گەلی زەنتەدا دەڕوات و سروشتی ناوچەکەمان نیشانەدات. دەوارە بێکردن و فڵای 24 خێراتم بۆ گەلی زەویتە ئەس ئوسەمە عەبدولستار مستەفا زەویتەی کارێمە ماسی چێکردنا لە گەلی زەویتە ئەم دەمژمێر 11 سپێ دەبێتکەین تۆکو سعات 12 شەوێ ڕۆژێت جمعە گەلێک بیدە خەبسە و ڕۆژێت عادیژی ئەلحەمدولە شولێ باشە بەس نەوەیکی ڕۆژی جمعەیە وەختی شولی داکو گەلێک عالەم قەستە وێرێ بکەتن ساعت 5 ئێڤاری و سەردا عالەم گەلە قەستە وێرێ بکەتن کارێمە خاصەتەن گەلی زەویتە خەر هەموو يعني همي بيك بس شو لماسي كان وقال لي زويتها برنياسة بشو لماسيه ام همي بيك وكيا ديار ساعة 11 نيفرو ام فاتكين توكو ساعة 12 شبه اللي روجد ايني قالك بيتا خبصة روجد عادجي شو لي هي الحمد لله بس نكو اكي روجد ايني او ماسيا ماجي ماسيا كهرباء اجي داقوق تتن كركوك ماسيا قالك باشا وكيا ديار جيو تقريبا ابا 35 سالة افقاليه هاي شو كهركي باش تذكرن و بس ماسیا کاری بیلت تفروتن هر کسی که هات دوره یا دو کوش مرازی بن اوی ویتن ماسیا حاضر دینه اوی ویتن دی چی بخوش حوزه این داره هر فرق نینه یا حاضر و یا حوزه هر نفسی چیه بس یا حاضر ام پیوت کین بجد 35 دقیقه 40 دقیقه بری وقتی پیوت کین هر گوات هاتی وره و تویا بیا وره و گوات دی ماسیا تا حاضر ده برسینگی تا هک تویا جی تو شیب چی بخو اختیار کی ش حوزه بینه داره چەند خانمێک لە شاری سلێمانی دوای ئەوەی کە کۆلیژی هونەرە جوانەکان تەواو دەکەن کارگەیەکی تایبەتیان دروست کردووە کە لەوێ مۆم دروست دەکەن وەکو بزنسێکی بچووک بۆ خۆیان ئەم کارەیان ڕێخستووە جا بە شێوەی جیاواز و نەخشی هونەری
مۆم دروست دەکەن جگە لەوە پەیکەری زۆرێک لە هونەرمەندانیش بە مۆم دروست دەکەن ئێمەش لەم راپۆرتە بۆ ئێوە دەیخێنە ڕوو کە بیبین. ئێمە سێ هاوڕێ بووین لە زانکۆ لە دوای تەواوکردنی خوێندنمان هەڵبەت دوو هاوڕەکەی ترم کە ئەوان بەشی شێوەکاری ڕستمیان تاوا کرد و منیش گرافیک دیزاینم تاوا کرد لە دوای تەواوکردنی زانکۆ بیرمان لەوە کردەوە کە خۆمان خاوەنی بزنسێکی بچووکی خۆمان بین هەڵبەت ئەمە لە یەکەم هەنگاوە دەست پێەکە و تا چەندێک ئیمانداری بەوەی کە تۆ ئەتەوێت پرۆژەیەکە هەیە یاخود کارێکت هەیە ئەتەوێت سەر بگرێت و لە چیوە سەرچاوە ئەگرێ هەڵبەتەم زۆر ئاسان نەبوو بۆمان بەڵام بەهۆی و ئیرادی کە هەمان بوو و توانیمان بە هاوکاری هەنێک لایەن بە خۆشحاڵێ و شوێنێکی لەم جۆرە بکەینەوە و شوێنەکەمان ناوی وایت ستۆرە. لێرە چەند شێوەیەکی جیازی مۆمان هەیە کە بە قاڵبی جیاکراون ئەم شێوازەمان هەیە کە ئەمە شێوازێکی تایبەتە و ئەمەشمان هەیە کە مۆمە کراوەتە ناو بەرداخی سیرامیکەوانێ و هەوڵمانداوە لە ئیشەکانیشمانە چەند پێکەری چەند ناودارێکی کورد شاعیر شێرکۆ بێکەسمان هەیە ئەم پێکەرەی هونەرمەند بێکەسمان هەیە هەڵمانیاوە ستایلی جیاواز و ئیشی جیاواز بکەین لەوانەیە کە هەیە و بەردەوامە بین لەوەی شتی جیاوازتریش بکەین. هەڵمان ناوە لە ڕێی مۆم دروستکردنەوە بتوانین ئیشێک بە خۆمان دابین بکەین و لەگەڵ ئەوەشا بتوانین هونەر تێکەڵی مۆم دروستکردن بکەینەوە و هەوڵمان ناوە ئەو مۆمانی کە دروستی ئەەکەین جیاوازتر بێت تەنها ئەوە نەبێت لە قاڵبێک بدرێت و ئێمە داینێنەوە هەر بۆ شێوەیە ئەوە زۆر زۆرە بەڵام ئێمە هەڵمان ناوە ئیشی دەستی تیا بکەین واتە دیسانەوە هەڵکۆڵینی تیا بکەینەوە بۆ نمونە ئەم تەکنیکە کاربێت کاندڵ کە تەکنیکێکە لێرە کەم کراوە و ئەتوان بڵم هەر نەکراوە بەڵام ئێمە هاتوین لێرە تەبعاً جیهازی تایبەت بەخۆی هەیە جیهازەکەمان دانا و بە شێوەیەکی تردانیشین دووبارە داڕێژینەوە. گەنجێک لە دهۆک بە ناوی ڕەحوان ئازاد لە ڕێگەی تووڕە کۆمەڵاتیەکانەوە خەڵک فێری زمانی ئینگلیزی دەکات. دەبینین کە ئێستا زۆرێک لە خەڵک لە ڕێی تووڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەوەی لە زانستی خۆیان هەیە هەوڵەدەن خەڵکێکی تریشی پێفێرکەن و هەندێک جارش بۆتە سەرچاوێکی دارایی بۆیان. بەڵام ئەم بە شێوەیەکی جیاواز دەرەکەوێت بۆیە بە شێوەی کورتە ڤیدیۆ کە چیرۆکی فێرکاری لە خۆ دەگرێت فێرخوازەکان فێری زمانی ئینگلیزی دەکات. مستر ڕەحوان ئەڵێت کە تووڕە کۆمەڵایەتیەکان وەک سەرچاوێکی سەرەکی بۆ بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەگەڵ هاوڵاتیانە و کار ئاسانی کردووە بۆ گواستنەوەی زانیاریەکان بەتایبەت بۆ بڵاوکردنەوەی هەر بابەتێکە سوودی هەبێت و بیاوێت سوود بگەێنێت بە دەوروبەرەکەی. جابە لەم بابەتە بی. ناوێم ڕەحوان ئازادە بەرنیاسب مستر ڕەحوان ئەسمە مۆستای ئینگلیزیەمە من ئاداب ئینگلیزی ئابدیمایکینای ئڵساڵا 2017 ثابت كام ديال حاضر بابرا ريكورد. Come here, little boy. I have something for you. He's just a shy kid. ئەفکارێ سوشل میدیایەک و ئەس ڤیدیۆ چێکم خەلکی فێری ئینگلیزیە بکەم مش 2018 دەست پێ کردە و شمێژە ئەف هەزرا من هەبوو بەس من دەست پێ نەکرد بوو. دەمێ ئەزل پولا 12 من هەندێک بابەت هەبوون ئەس درستی نەدگەهشتم مدڤیا ئەس بخوسەکەمە ئەنترنێدا بشیم ئەوە بابەتا تێبگەهم مساکرێ کەسێک نەبووە ئەوە بەدە شروڤەکردین. What is the matter with you? I was packing my bags, and when I was halfway through, my flight got cancelled. Poor you. ئەگەر مروی پەستاڤەگیرە دا مرویەکی چیرۆکەکە چێکر دێ پتر میتە ئەت هەزراوی کەسی دا ئەوێ سەحتکەتێ کۆنێشکی ڤەژی هاتیە تاکید چونکو مناساکیرێ گەلێک ڤیدیۆ لەو ما ئەفکرێت هاتیم.
کێمی ئەمای دەبیدا 4 ساڵ من دەست بەوی کاری کردی حتا نوکات نێزیکی 450,000 فۆلۆوەرسە سەر ئینستاگرامی هەنە خەلکی گەلێکی و حەجێ کردی گەلێکت هەن کارتوایەژی بە بووی شتێکی گەلێکێت نۆرماڵە بەس ئەوت حەجێ کردی و مفاژی وەرگرتی ڕۆژانە بوو من نامەت هێن ئانژی ئەز چمە ئەردەکی ئەس کەسێکی دەبینم دیت گەلماوی دەبێشتم گەلێک مفاژێ دیتی وەرە برا وەرە 1 2 3 ڕێکۆ في فيديو دام چند شتێک ئافێربین یا ئێکەوە بۆ مەسەلا سوشل میدیای تایبەتی و یا ئینستاگرامی و تیکتۆکی نابیتە دەرگەهێک و هەمە مرۆڤ فێر بیتە زمانی نەخێر ئەبتنێ ئەوە بۆ هەندێنێک و ئەگەر زمانی مرۆڤی هەندێک کێماسی تێدا هەبن ئەوە بشێن وان کێماسیا تژیکەن ئەش بەرچە چونکو طبیعەتی وان ڤیدیۆ ئەوت ئەتناڤا سوشل میدیادا تێنە بەڵاوکردن یەت کورتن ئەپماوەکی هوسایە کورت دەغەکێدا دەغەک و نیڤۆدات نەشێ فێر ببیە زمانی دێنە سەر بابەتێک کە زۆر گرنگە بۆ هەر تاکێک لە ئێمە جا بە تایبەتی ئەوانەی کە نیازی هاوسەرگیریان هەیە یاخود دەیانێت بچنەوە ئەو پرۆسەیەوە ئەمڕۆ دەمانوێت سەبارەت بە هاوسەرگیری تەمەنی هاوسەرگیری چ کات پێویستە کات کە کەسێک هاوسەرگیری بکات ئەمانە دەکەین لەگەڵ پسپۆری تایبەت بە کۆمەڵناسی و هەروەها پارێزەری ڕاوێژکار بەڵام پێش ئەوە با باسی ئەمە بکەین و دواتر ئەگەڕێمەوە بۆ لای میوانەکەم کە ئەویش هاوڵاتیان ڕای جیاوازیان لەسەر تەمەنی هاوسەرگیری هەیە بەشێک پێیان وایە پێویستە کچ و کوڕ لە تەمەنی 30 ساڵی زەواج بکەن هاوسەرگیری بکەن هەندێک لە هاوڵاتانیش دەڵێن کە هەر کاتێک کچ و کوڕ ئامادە بوون بۆ هاوسەرگیری ئەوە دەکرێت کە هاوسەرگیری بکەن بە تایبەتی لە تەمەنی 22 بۆ 25 ساڵ جابار ڕای هاوڵاتیان بزانین دواتر دەمۆلاتان قسە گفتوگۆی زیاتری لەسەرەکە پێت وایە کچ و کوڕ پێویستە لە چ تەمەنێکا زەواج بکەن تقريبا سي تۆ لە چەند ساڵیە زەواجی کرد من سي ئەی بۆ چیە سەبەتەنیای ئەو کێشەکە گەڕێتەوە بۆ ئەم ژیانی کە تێکەوتون گەنجەکان بۆچی ئیتر باری دارایی و بەعزە شتێک و ئەوە ئێستا من لە ماڵی باوکما بووم کێشەم نەبوو چکە کرێ خانم نایە هەر چوارچان لە ماڵی باوکما لەدایک بەزیترە کە هاتە سەر کرێچێتی وەزعەکە قورسترە خۆ ژیانی هاوسەرگیری پێویستی بۆیە کە تەمەنێکی ئەوەندە گونجاوە هەبێ بتوانی ژیان بەڕێ بە تاکید تۆ چەند کوڕە هەیە ئەمن 4 کوڕم هەیە ژیان بۆ هێنی ژنم بۆ هێناون لە چ تەمەنێکە وەڵا لە تەمەنی 25 ساڵیە یەکیان لە 18 ساڵیا بۆم هێنا بۆچی ئاوازوو وەڵی تا بخۆ عەزی لێی بوو عەزی لە کچی خاڵی بوو میش بۆم هێناوتەوە ئەی خۆت لە چ تەمەنێکە هاوسەرگیری وەڵا خۆم لە دەوری 16 ساڵیا ژنم هێناوە حاجی بۆ ئازوو ئارە وەڵا بۆچی ئازوو وەڵا عەزم لێی بوو ئەی حاجی ژن تەمەنی چەند بوو وەڵا ساڵە لە خۆم گەورەترە حاجی ژن ئەوش حەزیەکە زەواج لەگەڵ ئای بۆ عەزی نەکردانەیەکت لە ژێر بیستەوە بەڕای من یعنی زۆر کەمە چکە هیچ خیبرێکیان لە دنیا نەبین و هیچ تەجروبەیەکیان نەبینیوە یعنی هیچ شتێکی تازە لە ژیانیانە ئەو نەڕووی نەیەوە ئێستا تۆ ئامادەی بۆ هاوسەرگیری ئێستا ناجارە جامی ئەمما 2 ساڵم ماوە خوێندن پێش هاوسەرگیریە بەڕای من وا باشترە وا باشترە چکە هەمووی چێژی خۆی هەیە تو خوێندنەکە چێژی خۆی تاو لێ وەرئەگری ئەنجا هاوسەرگیرەکانی کاتە هەبێ بتوانی کاتی تەواو بێ بە هاوسەرگیرەکە تو کاتی تاویش بێ بە خوێندنەکە و توانی باڵانسێک بکەی لە بینی هەردووکیان بە لە تەمەنی چی گەنجیە لە تەمەنی 20 ساڵ 22 ساڵ بەڕێی من زۆر باش خۆت لە چ تەمەنێکە هاوسەرگیری وڵای خۆم تاخیر بووم سی لە 30 ساڵی گەنجەکانمان ئەڵە با بگەینە 35 وەرەوسەرەوە ئەنجا هاوسەرگیری بکەین باش وڵایی من وەکو نەسیحەتێک بۆیان تەمەنی 30 ساڵ زۆرە یعنی بەڕێی من 22 23 تا 25 زۆر معقولە تەمەنت چەندە تەمەنم 7 ساڵە بیرە لە هاوسەرگیری کردوتەوە ناوەڵ هەر خیال بۆ چۆ بەلایە کور ئەوی چیمانە جارە زووە ئەرە کاتەکەمان ماوە پێت باشە لە چ تەمەنێکە هاوسەرگیری بکەین وەڵای تر بڕاتە سەر و 25 ئەو ناوە 25 بۆ سەر و 25 باش بینیمان کە هاوکارمان نیان لە ناو خەڵکە ڕای خەڵکی وەرگرتە بوو سەبارەت بە هاوسەرگیری بەشێکەوی دە 25 ساڵ لە بەشێک لە 22 ساڵ بەشێکیان وتنا لە 30 ساڵ باشە هەندێکیش دەیانە دەبێت تەمەنی هەندێک شت هەیە کە تۆ ئەمە پرۆسانە تەواو بکەیت دواتر بچیتە ناو پرۆسی هاوسەرگیرەوە دەمانەوێت زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بەمە زیاتر وشیارتر ببین ئەمانە لە هەردوو ڕوەکە چ لە ڕووی کۆمەڵایەتیەکەیشەوە چ لە ڕووی یاسایەکەشیەوە گفتوگۆ بکەین ئەم بەیانە کە دوو میوانم لەگەڵە بێت شێرزاد محەممەد پارێزەری ڕاوێژکار کە لە ستۆدیۆ لەگەڵمە بێتەوە
فازڵ عومەر کۆمەڵناس لە سلێمانیەوە لەگەڵم ئەبن سەبارەت بە تەمەنی هاوسەرگیری و بنەما و یاساکانی پێکێنانی خێزان گفتوگۆکەین. بە خێراتنی هەردووکتانەکەم سوپاسانەکەم کار لە پرۆگرام لەگەڵمان. زۆر سپاس کاک شێرزاد ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم لە ڕووی یاساییەکەیەوە یاسا ڕێگە ئەدات بە چ کەسێک هاوسەرگیری بکات و بنەماکانی هاوسەرگیریە بێت لە ڕووی یاساییەوە چی بن؟ لە سەرەتاتا زۆر سپاسی تەلەڤیزیۆنی کەی 24ەکەم بۆ ئەم میوانداریە بۆ ئێمە خۆی تەمەنی هاوسەرگیری بە پێی یاسا هەروەکو لە مادەی 7 و مادەی 8 قانونی ئەحوال شخصی دیاری کردووە تەمەنی 18 ساڵی داناوە هەر کەسێک کە 18 ساڵی تەواو کرد ئەوە ئەچێتە ناو سنی ڕژدەوە بۆی هەیە کە هاوسەرگیری بکە بەڵام لە لایەکی ترەوە لەبەرەوەی کە کۆمەلگا زیاتر ئەچێتە ناو ژنهێنان و وەچە خستنەوە ئەو شتانە پیان خۆشە یاخود ئەتوانین بە شێوەیەکی تر بڵێن هاروهاجی گەنجەکانمان لە تەمەنی 15 ساڵیشە ڕێگەی داوە یاسا ڕێگەی داوە بە مەرجێ باوکی ئەو کوڕیان ئەو کچە کە تەمەنی 15 ساڵە 15 تەواو کردبێ ئەو کاتە ئەتوانێ ماری بڕێ بە ئیزنی قازی لە بەردەم قازی بەڵام ئەگەر هاتوو باوکیشی ڕازی نەبوو قازی مۆڵەتێکی پێدا دوای ئەو مۆڵەتێکی پێدا مۆڵەتێکی دیاریکراوی پێدا بزانێ باوکی ڕازیە بێیان ڕازی نابێ بۆی کە چارەسەری کێشەی ئەو کوڕ کچە بکات قازی خود پاشان خۆی مارەیە بڕێ خۆی مارەی ئەبڕێ ئەوە بە نسبەتی تەمەنەوە بەڵام لە ڕاستیدا بەڕێی خۆم هەروەکو هاوڵاتیانش ڕوونیان کردەوە هەست کەس ڕێی خۆیان من بەڕێی من ئێستا سنی ڕوشت 18 ساڵیش کەمە لەبەرەوەی ئێستا ینی کە پێوترێ سنی مراهقە یاخود هەرزەکاری تا 18 ساڵ دانراوە بەڕێی من کەمە 18 ساڵی چونکە ئێستاکە ئەو پێشکەوتنە تەکنەلۆژیایە کە ئێستاکە هەیە و خەڵکرانەوەیکی زۆری هەیە و تێکەڵبوونێکی زۆر هەیە یعنی خەڵکەکە زیاتر کە دواکەوتووە ئەتوانم بڵێم تا 20 بەسەرەوەش تا ئێستا گەنجەکانمان هەر من بە هەرزەکار دایانەنم بەڵێ باشە با بێمە لای کاک فازڵ وەکو کۆمەڵناسێک سەبارەت بە هاوسەرگیری قسە بکەین لە ڕووی یاساییەکەیەوە تەمەنی 18 ساڵ گونجاوە هەندێک جار وەکو ئەوەی کە وەکو حەزکردن لە 15 ساڵیش ڕێگەی پێدراوە بەڵام لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵناسیەوە تا چەندە دروستەکە لەو تەمەنەیە هاوسەرگیری بکەیت وە تەمەنی دروستی کەسێکی تەندروست کەیە کە هاوسەرگیری بکات کاک فازڵ؟ بەڵێم کاتەیەوە باش سڵاو بۆ جەنابتان بۆ میوانە بەڕێزەکەتان ڕێزم هەیە بۆ بینەرانتان هەڵبەتە ئێمە زانین کە هاوسەرگیری پرۆسەیەکی کۆمەڵایەتیە و گرنگی و بایەخی خۆی هەیە و تا ئاستێک پیرۆزدەوە ئەم پرۆسەیەکی گرنگە بۆ بەردەوامیدان بەژیان و خستنەوەی وەچە و نەسل لە ڕاستیدا پرۆسەکە ئەتوانین بڵێن لە سەرەتادا پرۆسەیەکی عاتفی و هەڵچوونە پاشان ڕاهەندەکانی کۆمەڵایەتی یاسایی ئابووری کللتوری و فەرهەنگی وەردەگرێ ئێمە سەبارەت بە پرۆسەی هاوسەرگیری زیاتر لە ڕوانگەیەکمان هەیە کە قسە لەسەر تەمەنەکە ڕوانگەی دینیمان هەیە ڕوانگەی یاساییمان هەیە ڕوانگەی ئابووریمان هەیە ڕوانگەی کۆمەڵایەتیمان هەیە و حتا ڕوانگەی تەندروستی زانستیشمان هەیە بۆیە لە ڕاستیە ناتوانین تەمەنێک دیاری بکەین بڵێن ئەم تەمەنە گونجاو بۆ هاوسەرگیری نەخێت بەڵکو ئەو دۆخ و هەلومەرجەی کە ئەو تاکانەی تێدایە لە ڕووی ئاستی پێگەیشتنی کۆمەڵایەتی وەجێگیری باری دەرونی و هەروەها ئیستیقراری ئابووری ئەمانە ڕەنگە پێوەری زیاتر بن واتە بۆ نمونە کەسێک ئەتوانێ لە تەمەنی 18 ساڵیا ژیانی هاوسەرگیری پێک بهێنێ کە ئەو مەرج و شەرتانەی تێدا بێت بۆ ئەوەی بتوانێ لەسەر پێی خۆی بوەستێت و درێژە بە ژیانی هاوسەرگیری بدا و ڕەنگە کەسێکە لە تەمەنێکی زیاتر لەویش بێ ئەو ئامادەیەی نەبێ بۆیە بە بڕوای ئێمە ڕەنگە باشترین کات بۆ پرۆسەی هاوسەرگیری بریتی بێ لە دیاریکردنی هەلومەرجە ئابووری و کۆمەڵایەتی و نەفسیەکە نەک خودی تەمەن بەڵام بە گشتی ئێمە وەک مامۆستا ئاماژەی پێکرد لە ڕووی یاساییەوە سنی ڕوشت دیاری کراوە کە بە قەنەعەتی ئێمە مرۆڤ ئەتوانێت لە دوای خوێندنی زانکۆوە با بڵێم چێتە ناو پرۆسەوە بەڵام لەبەرەوەی ئێمە لە کوردستان و لە ناوچەکە ئەمڕۆ بەناو ژیانێکی ئابووری تا ئاستێکی زۆر
جێگیر داتێ پەڕین بۆیە گرنگە ئەو کەسانی کە ئاچنە ناو پرۆسی هاوسەرگیریەوە هەوڵ بدەن لەو لایەنانەوە جۆرێک لە ئامادەیان هەبێ بۆ ئەوەی دوجار خێزانەکە پارێزراو بێ و لەبەریە هەڵنەوەشێتەوە. باشە. کاک فازڵ ئاماژەی بۆەوە کرد کە پەیوەستە هاوسەرگیریکردن پەیوەستە بە هەندێ ڕوانگەی دیکەوە کە ڕوانگەی ئابوووریەکەیەتی و کۆمەڵایەتێکەوەوانە. هەندێک جار دەبینین لە ڕووی ئابوووریەکەی گونجاوە کەسەکە توانای ئەوەی هەیە حەزیشی هەیە بۆ هاوسەرگیری بەڵام ئەمە حەزێکی کورت ماوەیە. ئەمانە نابێتە هۆکاری ئەوەی کە دواتر ڕێژەی لە یەکجیابوونەوەش زیاد بکات. ئێستا ئێمە کێشەی دادگاکانمان ئەلەوە سەری هەڵداوە کە جەنابەت ئاماژەت پێکرد چونکە ئێستا تەماشا ئەەکەین زۆربەی کێشەی دادگاکان زۆربەی تەلاقەکان کە هەیە لە دادگایە تەمەنە گەنجەکانە. خۆی تەوان هەر خێزانێک کە پێک دێنێ لەسەر سێ ئەساس پێک دێنرێ. یەکێکی غەریزەی جنسی کە لە نێوان ژن و پیاوە هەیە، یەکێکی غەریزەی دووەمیان غەریزەی عاتفی و ڕۆحی کە لە نێوان ژن و پیاوانە هەیە، سێمیان غەریزەی پێکەوە ژیانی هەتا هەتایی بۆی کەوا وەچە بخرێتەوە خۆی لە ئەساسی هەدەفی زەواجکردن وەچە خستنەوە و درێژە پێدانی کۆمەلگا و دروستکردنی خێزانێکی بچووک و پاشان ئەو خێزان ئەبێتە کۆمەلگایەکی گەورە. بەڵام ئێستا تەماشای دادگاکان بکەین بەداخەوە کە مەجلیس قەضای عێراقی ئەنجومەنی دادوەری عێراقی کە بڵاوی کردەوە بۆ ساڵی 2021 73399 داوای تەلاق هەبووە. من خۆم شخصی خۆم ئەم ساڵ تایەکو ئێستا 14 تەلاقم هەبووە وەکو پارێزەرێک. باشە لە شارێکی وەکو هەولێر زیاتر لە 10,000 پارێزەرمان هەیە کە من خودی خۆم 14 تەلاقم هەبووە. ئاخۆ ئەبێ ئەوەکان ترچی بێت. طبعاً هۆکارەکانی ئەو تەلاقە زۆربەی ئەوەیە کە لە یەک ناگەن تا ئێستاکە تاکو ئەو کاتی کە هاوسەرگیریەکە ئەکەن ئەو لاوانە نازانن مانای ژنسیە، نازان مانای پیاوچیە، لە یەکتری تێگەیشتنیان نییە، تەنها هەر حوبی یەکەمیان هەر خۆشەویستی یەکەمیان غەریزەی جنسیەکەیە هانیانەدا کەوا زەواجەکە بکەن. بەڵام غەریزەکانی دوایی پاشی دوایی کێشەکانی دوای زەواج کە دێتە پێشەوە ناتوانن کۆنتترۆڵی بکەن. بۆیە کێشەکان زۆر دەست پێەکە ینی سەرەکەی لە کۆمەلگای خۆمانە چەند هۆکارێک هەیە بۆ هاوسەرگیری. بۆ نمونە کەسێک ئەڵێ من تەنها کوڕێکم هەیە ئەمێ کوڕەزاکەم ببینم، هێشتان تەمەنی 13 ساڵە نەگەیشتە 15 هەڵە سێژنێکی بۆ دێنێ. باشە لێرەیە پرسیارەکە ئەوەیە ئایا 13 ساڵ ئەزانێ مانای خێزان چییە؟ نازانێ مانای خێزان چییە؟ شیرازەکەیان زوو تێک ئەچێ زوو ناگەنە تەفاهم. بۆیە کێشەکانش ئەمە شێوێ لە کێشەکێکی دیکە لەوانە ئەگەر کەسێک بۆ نمونە تۆزە لاسار بێ سەرە ڕۆ بێ ئەڵێن بە کوردی خۆمان داکاسێ ئەمە ببەسرێتەوە بە ژن و مناڵەوە. ڕاستە ئەوە گەورەترین هەڵەیە. لێرەیە کارێ با داکاسێ چیە بێتە قوربانی ئافرەتێکە بێتە قوربانی. ئێمە شەمانێ ئەو قوربانیە کەمەوە بێ بەڕاستی هۆشیاری یاسایی و هۆشیاری کۆمەڵایەتی زیاتر بڵاو بکرێتەوە لە هەموو کەناڵەکان بۆی کەوا خەڵک تێبگات نەچێت باکوڕەکەشی لاسار بێ بتوانێت بە شێوەیەکی تر لاساریەکەی کەم بکاتەوە. نەوەکو بەکەیف خۆی مۆڵەتی پێ بدا و چی بکاو چی نەکاو. ئێمە ڕاستە ئەڵین ئازادی هەبێ بۆ مناڵ، ڕاستە ئازادی هەبێ بۆ هەموو کەسەیە، بەڵام هەموو ئازادیەک سنووردارە. کاتێک کە تو بتێ بە ئافرەتێک لاساری کوڕەکەی خۆت نەهێڵی ئەمە شتێکی خراپت کردووە. بۆیە ئێستش یانی بۆ نمونە من خۆم تەلاقێکم هەبوو دوێرەکە پەسەندی تەلاقەکە کرا یعنی تەماشاکە لە 13 ساڵیە خواست بووی مناڵێکیانش هەبوو مناڵێکیانش هەبوو ئینجا تەلاقشیدا بوو یەشتان نەگەیشت بوونە 15 ساڵ. باشە دوێنەکە ئێمە تەزدیقی تەلاقەکە و زەواج و هەموویمان کرد. باشە ئەمە کاریگەرەکەی چیە؟ کاریگەرەکەی تێنەگەیشتنی ئەو کەسەیە لە هاوسەرگیری. باشە بوو مناڵێکیوە بۆ ژندێنی بۆ یعنی سیرەکەی کارەساتەکان لە چێوە دەستی پێکرد. یەکەم هەرەکو جەنابەت ئاماژەت پێی کرد مەسەلەی باری ئابووری. ئێستا باری ئابووری خەڵکان بە شێوەیەکی گشتی زۆر باشە، بەڵام لە خواروی عێراق ئەگەر تەماشای بکەین باری ئابووری زۆر خراپە بەو شێوەی لای خۆمان نییە، بە شێوەی کوردستان نییە. زیاتر ئەیانێ بە هەر شێوەیەک بێ کچەکانیان بەشوو بدەن تاوەکو لە کۆڵیان بێتەوە بە خێوکردنی. بەڵام ئەو لە کۆڵبوونەوەیە کاردانەوەی زۆر خراپی بێت تێدێکەوە تەلاقدانە. زۆر باشە کاک شێرزاد با لەگەڵ کاک فازڵ سەبارەت بەوەی کە دەڵێن ئەگەر بیانوێت کەسێک داکاسە ئیتر هەر لایەنێکیان بێت ئەوڵی خەنە ناو ژیانی هاوسەرگیریەوە
شەیەک هەیە مجاوە خۆمانە مەسەحی عەقلی نییە هاوسەرگیری هەتاوەکو لەوێ چاک بکرێتەوە کاک فازڵ بۆچی دایکان و باوکان ئەوەندە لە تەمەنێکە کە ئازانم منداڵەکانیان تر تەمەنی گەشەکردنیانە و ئیتر دواتر چوونەتە تەمەنی هەرزەکاری و لە دوای ئەوەیە ئەوەندە ملکەچن ئێستا خۆتوانن دایکان و باوکان ڕێگر بن لەوەی کە هاوسەرگیری نەکرێت ئەمان چۆن ئەڵێت دە کوردەواری ئەڵێن دوو کرا زیاتریان دادڕیوە تەجروبەی زیاتریان یا ئەزمموی زیاتریان هەیە لە ڕووی کۆمەڵناسیەوە ئەمە چۆن لێی ئەڕوانن بۆچی دایکان و باوکان ملکەجی ئەم جۆرە زەواجان ئەبن ئەم جۆرە هاوسەرگیریانە ئەبن بەڵێ لە ڕاستیە ئەو با بڵێن تێڕوانینە کۆمەڵایەتیە بە بەشێکی پەیوەندی هەر بە ئەو تێڕوانینە کللتوریەوە هەیە کە لە ڕابردووە هەبوو کۆمەڵگای کوردی ممارەسەی کردووە چکە خێزان بە شێوەیەک لە شێوەکان وەکو ئیستقرار سیر دەکرێت بۆیە ئەگەر بیرکردنەوەیەکی لەو شێوەش هەبێ لە ڕاستیدا ئەسڵەکەی دروستە بەڵام دوجار ئێمە ئەزانین کە ئەمڕۆ کوردستان بە ناو گۆڕانکاری زۆر خێرادا تێدەپەڕێەوە دەزانین کرانەوەیکی نەوعی هەیەوە تەکنەلۆژیا تەواجودێکی جددی هەیە لە ناو ژیانی کۆمەڵایەتی خەڵکدا بۆیە زۆر گرنگە دایک و باوکان ئەوەی کە بیر لە ئەوە ئەکەنەوە با بڵێن خێزان وەکو ناوەندێکی ئێستقرار بۆ مناڵەکانیان سیر بکەن زیاتر با بڵێن هانیان بدەن بۆ خۆ دروستکردن و خۆپێگەیاندن لە ڕووی ڕۆشنبیری زانستی هزری و هەتا وەستان لەسەر پێی خۆیان لە ڕووی ئابوووریەوە چونکە ئەمانە دوجار پێوەری گرنگن بۆ بەردەوامبوونی خێزان دروستکردن لە ڕاستیدا ڕەنگە قورس نەبێ بەڵام ئیدارەدانی خێزان و ڕێزگرتن لە خێزان و بەردەوامدان بە ژیانی خێزانی گرنگترە بۆیە بە قەناعەتی من لەوانەیە بە شێوەیە لە شێوەکانەوەی کە لە کوردستان هەیە مەسەلەی جیابوونەوە ئەوانە تا ئاستێکی زۆر طبیعیش بێت چکە ئێمە زانین ڕۆژانە بەدەیان پرۆسەی هاوسەرگیری ئەنجام دەدرێەوە دەزانین کە هەموو ئەم پرۆسانە بە شێوەیە لە شێوەکان سەرکەوتوو نابن و با بڵێن تووشی گرفتاری و گێر و کێشە دەبن لە درێژەدان بە ژیانی خێزانی ئەوەی کە زۆر گرنگاوەیە کە ئێمە کۆمەڵێک ناوەندی گرنگمان هەبێ کە وەکو مامۆستا باسی کرد ناوەندی یاسایی هەبێ بۆ هۆشیاری یاسایی بۆ پێدانی هۆشیاری یاسایی بەو کەسانەیە چ ناو ژیانی هاوسەرگیری و ئێمە پێویستمان بە ناوەندی دەرونی و کۆمەڵایەتیە کە بەداخەوە ئەمڕۆ لە کوردستان بەدایان و سەدان دەروونناس و کۆمەڵناسەیە کە بێ ئیش ئەسوڕێنەوە کە ئەتوانن کاریگەری خۆیان لەسەر ئەو تاکانەدا بنێن پێشەوەی بچنە ناو ژیانی هاوسەرگیری تا هانیان بدەن بۆ ئەوەی کە لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە چۆن لەگەڵ یەکتردا بگونجێن بتوانن درێژە بە ژیانی هاوسەرگیری بن واتە ئێمە لە ڕاستیدا پرۆسەی هاوسەرگیریمان وەکو پرۆسەیەکی گرنگ تەنها خستۆ تا ستۆی خێزانەکان دەوڵەت کەمتر تەواجودی هەیە لە ئیدارەدان بەم بابەتە و ئێمە زانین کە میدیا ڕۆڵێکی خراپە جێڕێ ئەمڕۆ لە ڕێگەی نمایشکردنی کۆمەڵێک درامای جۆرا و جۆری نامۆ بە ناوچەکە نامۆ بە کللتوری تۆ وا ئەکا کە ئەو تاکانی کۆمەڵگەی تۆ وەکو ئاوێنەیەک سەیری بکەن خۆیانی لەبەرا ڕێکخەن دوجارە بینی کە لێک هەڵوەشانەوەی خێزان لەلایەن ئاسانە بێ هەر وەک چۆن لە درامایەکایی بینی بۆیە بە قەناعەتی منە گەر بمانەوێت لەسەر ئەم پرسە بوەستین و بمانەوێت ئەم پرسە با بڵێن بگەێنین بە ئاسێکە لایدا کەمترین جیابوونەوە هەبێ نابێ نەسیحەتی خەڵکەین بەڵکو ئەبێ کاری لەسەرکەین نابێ مارکە بسپێرین بە خێزان بەتەنها بەڵکو دەبێ بیسپێرین بە دەوڵەت و ناوەندە گرنگەکانی کە دەوڵەت ئیدارەیەدا ئێمە لەکوێی پرۆسەی پەروەردە و فێرکردندا ڕۆژێ لە ڕۆژان تۆ بیست و تەباسی خێزان و گرنگی خێزان و پرانسیپ و بەهاکانی بەردەوامبوونی خێزانێکی تەندروست بکرێ ئێمە فۆکسمان نابێت تەنها لەسەر ئەو دوو گەنجە بەکیانێ بچنە ژیانی هاوسەرگیری چونکە دەزانین ژیانی هاوسەرگیری پەیوەندی بە بابەتێکی غەریزی جنسیەوە هەیە دوجار فۆرمێکی کۆمەڵایەتی وەرەگرێەوە پاشان کۆمەڵی ڕەهەند وەرەگرێ کە ئابوووریە کۆمەڵایەتیە حتا ڕەهەندگەلێکی هەیە کە مرۆڤ ڕاستیا کاتێ دەست و پەنجیان لەگەڵ نەرمەکا قورسە بۆیە ئەو گەنجانە پێویستیان بە هاوکاری زیاترە و ڕەنگەم بەرنامەی جەنابێت دەرفەتێکی باش بێ بۆ ئەوەی کە با بڵێن لایەنی بەرپرس
بیر بکاتەوە لە دروستکردنی ناوەندی کۆمەڵایەتی و دەرونی زۆر گرنگ ناوەندی یاسایی کاتێک کە ئەو گەنجانەیانوێ بچنە ژیانی هاوسەرگیریەوە وەکو چۆن مۆڵەتی شۆفێری وەرەگری هەتا ئەو کاتێک کە تۆ مەسەرەن دەورە نەبینی نادرێتێ ئاواش پێویستە ئەو گەنجانە بەو دەورانە بڕۆن وە تیان بگەێندرێ ئەگەر ناتوانی سەرکەوتوبی نەچیتە ناو ئەو پرۆسەیەوە. باشە کاک فازڵ ئاماژەی بە خاڵێک کرد ئەویش ئەوەیەکە هەر وەکو چۆن پێش پرۆسەی هاوسەرگیری پشکنینی خوێن و تەندروستی ئەوان ئەکرێت بۆی کە کۆمەڵگایکی تەندروستە بێت خۆ دەکرێت بە هەمان شێوە ناوەندێک هەبێت کە ئەو گەنجانی کە بڕیاری هاوسەرگیریە دەن لەوێ ڕاوێژ بکەن. ئەگەر هەڵە نەبم پێم وابێ بابەتێکی لەو شێوە هەیە بەڵام تەنیا بۆ یەک دوو ڕۆژەکە ئەچەند ڕاوێژ وەرەگرن. ئەمە وەکو جەنابەت وەکو پارێزەرێکی ڕاوێژکار تا چەندە گرنگە تازە کەسێک کە بڕیاری داوە لە سەرەتاشەوە خۆمان دەزانی لە سەرەتا هەموو شتێک خۆشەویستە بێگومان لەو ڕاوێژکردنە سوودێکی تەواو وەرەگرن بەڵام دوو ڕۆژ کەمە ڕۆژێک کەمە هەفتەیە کەمە بەڕای ئێوە بچی بکرێت بۆی کە زیاتر پێش ئەوەی کە بچن ناو پرۆسەکە ئاشناییان هەبێت. بەڕای من ئەوەیەکەوە یەکەم ئەو کوڕ و کچە بە باشتری یەکتری بناسن ئەوە شتێکی زۆر چاکە بەڵام ئەو ناسینی لە ڕێی ناوەندێک بێت. ئەوە من وەکو خاڵی یەکەم ئەڵێم ئەگەر یەکتری بناسن بە باشی شتێکی زۆر چاکە چونکە تەبیعەتی یەکتری شارازابن ڕەنگە بگونجێن بەڵام وەکو ناوەندێکی کۆمەڵایەتی هەبێ بۆ ڕۆشنبیریکردنی ئەو کوڕ و کچە نەکو هەروەکو بەڕێز میوانە کاکفازڵش ئاماژەی پێکرد ئەبێ ئەو ناوەندە زیاتر پەڕی پێ بدەیت زیاتر خولیان بۆ بکەیتەوە زیاتر تیان بگەێنی کێشەکانی دوای هاوسەرگیریکردنیان تێبگەێنی ماوەیەکی زۆر بێتە کێشەکانیان تێبگەێنی بزانن کێشەی دوای زەواجکردن چی ڕوئەدا بە تەواوەتی تێبگەن ئینجا بتوانی مۆڵەتیان پێ بدەیت لە دادگا بتوان مارە هاوسەرگیریەکە بکەن بەڕاستی شتێکی چاکە جگە لەوەش دایک و باوکش ڕۆڵێکی کاریگەری هەیە لە تێگەیاندنیان و چونکە ئێستا زۆربەی کێشەکان من ئەبینم کەسی سێم تەداخل ئەکات و ئەبێتە کێشە دروستکردن بۆ مناڵەکانیان ئێستا ئەو کەیسانی کە دێن بۆ لای ئێوە زیاتر بۆ جیابوونەوە مەبەستمە ئەوەی کە دێت هیچ کات ناڵێ لە بەرخاتری شکل و شێواز من واز لە هاوسەرەکە بێنم سەرەتا هاوسەرگیری کاکرێت لەسەر چەند بنەماکە یان لە ڕووی باری ئابوووریەوە کەسەکەی بەدڵە باری کۆمەڵایەتێکە و یا لەبەر جوانێکی بەس دێنە بەردەمی دادوەر بڵێن لەبەرکە دەوڵەمەنە نامەوێ یان لەبەرکە عەشرەتدارە نامەوێ یان لەبەرکە جوانە نامێ بێگومان لەسەر ڕەفتارەکانە کە لەگەڵ یەکتری لەسەر ڕەفتارەکانە بەڵام ڕەفتارەکان بە چی شێوەیەک بەبستن لە کەسی سێهەمیشە تا چەنە بێجگە لەوانە کەسی سێهەم کاریگەرە کەسی سێهەم بۆ نمونە ئەڵێ من بووکەکەم تا ئێستاکە ناتوانێت چێشتمان بۆ لێ بنێ ئەوەی ئەکەی کێشەیە یان ئەڵێ چێشەکەم بووکەکەم تا ئێستا خەریکی یاریکردن و گەمەکردنە ئەوە کەی کێشەیە ئەوە مناڵە تا ئێستا لە بەردەستی خۆتە ئاخۆ مناڵەکەی خۆت لەو تەمەنەیە بە هەمان شێوە ڕەفتار ناکە سیرەکەی بە کوڕەکەی تەمێ ئەەکەن ئەو ژنەکەت بۆ نایەتە خوارەوە هاوکاریمان بکە بۆ ئیشکردن ئەوانە هیچی کێشە نییە کوڕەکەش سۆزی دایک و باوکایەتی وای لێکا زیاتر ئەچێت تونوتیژی لەگەڵ خێزانەکەیە بەکاردێنێ بە پێچەوانشەوە جاری وەها هەیە ئافرەتەکە تەڵەبەتی زۆرە بەگوێی پیاوەکە ناکەوە هەروە ئەزانێ گەنجێکە لە دەرەوە برادێتی نازانێ ئەمە هاوسەرێتی ئەمانە خۆی لە خۆی کێشەی زیاتر دروست کردووە زیاتر تەلاقان لەسەر ئەو شتانەیە یعنی من ڕاستی هیچ کێشەیەک بۆ لای من نەهاتووە ناڵێم هەر هیچ نهاتووە کە مستحقەکە زۆر جدی بێ هەمانە مەسەرن بۆ نمونە ئێمە ئەسبابی کێشەکان چین یەکێک ئەسبابەکان ئەو کۆمەڵایەتەکە بوو کە باسماکە ئەسبابی ترش بەڕاستی ئێستاکە اقتصادیش ئابووریش کاریگەری خۆی هەیە جگە لەوە زیاتر کە کاریگەری هەبێ ئەو مۆبایلەیە ئەو مۆبایلەیە کەس هیچ سانسۆرێکی لەسەر نییە هەر کەسێ بەکەی خۆی کاتەوە خیانە زەوجی زۆر دروست بووە بەخۆی ئەو مۆبایلەوە زۆربەی کێشەکانی ئێمە کە توانیمانە نەیهێڵین بگاتە دادگا بە شێوەیەکی لێکزیابوونەوەی خولعی پیان بکەین بۆی کەەوە ئابرووی ئەو دوو خێزانە نەچێ کێشەی خیانە زەوجی بووە ئەو خیانە زەوجیەش لە چیوە دەستی پێکردەوە بەڕاستی توانم پێت بڵێم یەکەم لە مۆبایلەکەەوەکەوە هیچ سانسۆرێکی لەسەر نییە دووەم لەو مسەرسەلە مدەبلەزانەیەکەوە لە کەناڵەکانە پەخش ئەەکەی هیچ سانسۆرێکی لەسەر نییە ئێمە کە باسی مەسەر بۆ نمونە ئەو مسەرسەلە تورکیانە کاتێک کە بڵاو ئەکرێتەوە نە ئاداب و نەڕەوشتی ئێمە لەگەڵ تورکیا ناگونجێت و هەر کۆمەلگەیەک و ئادابکاتە سەر هێزری خۆنەویستی کەسەکان لە ناخی خۆیان وازانە هەمان ئەکتەر ئەتوانێت هەمان شت دووبارە بزەبێت هینوا هەیە خۆی بینیوە لە یەکێک لە شخصیت یەکێک لە ئەکتەرەکان
لەگەڵ چەند ئافرەتە عێلاقی هەبوو ئەمش ئێوێ بۆ شێوێ بکە ئەخۆ لە کۆمەلگای ئێمە ئەگونجێ یاخۆ لە کۆمەلگەی تورکی شابڕا ناکەم بگونجێ هەرچەندێ من لەگەڵ کۆمەلگەی تورکیا نەژیاوم بەڵام ئەوە شتێکە درامایەکە ئەیانەوێت جوانی خۆیانی پێ دەرکەن و ڕەوازی بە دراماکە بدەن و بەداخەوە لە کۆمەلگەی ئێمە زۆر ڕەنجی داوەتەوە. کاک فازل کاک شێرزاد ئاماژەی بەوە کرد کە کەسی سێهەم لە ژیانی هاوسەرگیری ئێستا لە زۆربەی ئەو پرۆسانەی کە پرۆسی هاوسەرگیری ئەنجامدەدەوێت دواتر بە جیابوونەوە کۆتایی پێدێت کەسی سێهەمیش تیا دەستی هەیە بۆچی پێشتر بووکێک لەگەڵ ماڵە خەسووە ئەژیا 4-5 منداڵی شیە بوو تەنانەت منداڵەکان تەمەنێکیان گەورا بوون هەندێکیشان هاوسەرگیریان کرد بووکە هەرەمایەوە بەڵام ئێستا ئەوە نەماوە هیچ یان ناڵێن هیچ بەڵام بەشێکی زۆری ئەم هاوسەرگیریە تازانەی کە ئەکرێت دەیانەوێت جیا بژین دروستەکەی ئەوەیە جیا بژین یاخود کەسی سێهەم دروستەکە کاریگەری ئەبێتە ناو ژیانیان و ژیانیان لێگە شێوێنێ. بەڵێ لە ڕاستیە پرسی با بڵێن کێشەکانی نێوان هاوسەران با بڵێن ڕاندی زاتی هەیە و ڕاندی مەوزوعی هەیە هەندێک جار پەیوەندی بە لێکتێنەگەیشتنی نێوان دوو کەسەکەوەیە لە سەرەتادا بینای ژیانی هاوسەرگیریان لەسەر عاتیفە کردووە نەک لەسەر منطق ئەمە بۆ خۆی لە نەتیجەیە کاتێک بەرواقعەکەون دەست و پەنجەی لەگەڵ نەرمەکەن تێگەن لەوەی کە دنیا ڕۆمانسیەت و عاتیفە نییە بەڵکو بەرپرسیارەتی و مەسئولیەت و شاندانەبەرە ئەمە واکات کە ڕەنگە کێشە و گرفتەکانیان بە شێوەیە لە شێوەکان سەر هەڵبدا هۆکارە مەوزوعیەکانیش لە ڕاستیە پەیوەندی بە ڕەهەندەکانی ژیانەوە هەیە کە با بڵێن هەموو هاوسەرێک هەموو خێزانێک لەگەڵ یاژی تمان باری ئابووریە باری کۆمەڵایەتیەوە لە ڕاستیە ئەمڕۆ یەکێکی تر لەو شتانەی کە کاریگەری خراپی هەیە لەسەر ژیانی هاوسەرەکان بریتە لە تەداخل جام تەداخلە زۆر جار ڕەنگە لە عایلۆ پەڕێتەوە بۆ هاوڕێیەک بۆ کەسانێکی کە لە دەوروبەرت نزیکن بۆیە تەداخلکردنی ژیانی نێوان دوو کەس بە دڵنیاییەوە ئەگەر بە ئاراستە ئیجابیەکەی نەبێت زیانی زۆر لەو دوو هاوسەرە ئەیە بە قەناعەتی من ناتوانین بە شێوەیەکی مطلق لەسەر ئەو بابەتانە قسە بکەین بەڵام باشترین شت ئەوەیە کە کەسێک چوە ناو ژیانی هاوسەرگیریەوە با بڵێن خانەیەک ماڵێک بۆ خۆی دروست بکات باشترە لەوەی لەگەڵ خەڵکانێکی فراوانتر لە خۆی بژی چونکە ئێمە دەزانین کە تەداخلات دروستە بێ بەریەکەوتن دروستە بێ و هەر بەریەکەوتن و لێکشانێکیش حەساسیە دروستەکەوە لە ڕاستیشە ئەمڕۆ عەقڵی ئیدارەدانی حەساسێت عەقڵێکی زۆر کامڵ نییە بەڵکو زیاتر تەشەنوج جێگەیەگرێتەوە ئەمە بێتە هۆکاری ئەوەی کە ئەو دوو کەسە بۆشایی نێوانیان زیاتر ببێ لە با بڵێن لەو هۆکارانەی کە پەیوەندیەکانی نێوان یان پتەوەکە و بە قەناعەتی من و بەڕێز جەنابی پارێزەریش ئەزانێ کە بەشێکی زۆر لەوان لەو کەیسانەی یەنە دادگا لە ڕاستیدا تەداخلی عایلەکانیان دەوری زۆری هەبووە لە هەوڵدان یا هاندانیان بۆ جیابوونەوە بەداخەوە. بەڵێ سپاس دەکەین کاک فازڵ من ماڵاوی لە تۆکەم دەستە خۆش بکە لەگەڵمان بووی دەگەڕێ مۆلای کاک شێرزاد وەکو دواپرساریش لە جەنابەتە و پرسیارە بکەم تا چەندە خودی کەسەکان هۆکارن بۆ ئەوەی کە کەسی سێهەمیان تەداخل لە ناو ژیانی هاوسەرێتیان بکرێت هەندێک جار ئەتوانین بڵین هەر ئەم مۆبایلە بۆتە هۆکار هیچ تایبەتمەندیەک لە ژیانی هاوسەرگیری نەماوە هەرچی هەیە بە ڤیدۆ بێت یا بە وێنە بێت ئەخرێتە تۆڕە کۆمەڵاتیەکان و ئەبێتە هۆکار بۆی کە خەڵکی تریش تەداخلی تیا بکە نەخێر شەرت نییە ئەو هەرەوە هۆکار بێ مەبەست بێت لە هۆکارەکان ئەوەیەکی لە هۆکارەکانە بەتاکید بەڵام بۆ ئەوەی کە کاریگەری کەسی سێم کەسێکی تر هەروەکو بەڕێز کاکفازڵش باسی کرد بۆی هەیە هاوڕێ بێ بۆی کە ئەو کەسە خۆی ئەبێ شخصیەتێکی بەهێزی بۆ دروستکەی پێش زەوازەکە شخصیەتێکی بەهێزی هەبێت تاوەکو هیچ کەسێک کاریگەری نەبێتوانێت لەسەر خێزانەکەی نمونەمان هەیە لە دادگایە کە هەبووە مەسەرەن بینیوێتی خێزانەکەی برای خۆی لی داوە دەنگی نەکردووە برای خۆی لی داوە دەنگی نەکردو ئەڵێ خەتای تۆیە خەتای براکەم نییە کەواتە نەکو هەر مۆبایل بەڵام ئینسان شخصیەتەکەی خۆی زیاتر گرنگترە بۆ ئەوەی کەوا نەیەڵێ هیچ کەسێت تەداخلی تێ بکە. بەڵێ من سپاسی جەنابتەکەم شێرزاد محەممەد پارێزەری ڕاوێژکار و هەروەها میوانەکەی دیکەم سپاسێکەم و دووبارە فازڵ عومەر کۆمەڵاس سەبارەت بە تەمەنی هاوسەرگیری و بنەما و یاساکانی پێکهێنانی هاوسەرگیری و خێزان گفتوگۆمان کرد سپاس زۆر سپاس بۆیە بەڕێز زۆر سپاسانەکەم من.
جیاواز لەو بابەتانە دێنە سەر باسێکی دیکە کە باسی ئەوەکەین ساڵانە لە دوو کاتی جیاواز ئاژەڵداران و واکەن کا بزن و مەڕەکانیان بە دەرمانی تایبەت بشۆن بۆ ئەوەی کە دوور بن لە نەخۆشی و بە تایبەت گەڕی. ئەگەرچی لە کاتی شۆردندا شوانەکان ئازاری مەڕەکان دەدەن بەڵام وەک خۆیان دەڵێن کە مەڕ بەهێزە و ناچارن بەو جۆرە بیانشون. شۆردنی مەڕ ساڵانی زوو بە خوێ و تووتن و هەندێک شتی وازی دێکە یاخود هەندێک شتی دیکە ئەنجام بدرا، بەڵام ئێستا بە دەرمانی تایبەت و ئەم ساڵیش وەزارەتی کشت و کاڵ دەرمانی تایبەتی بۆ ئاژەڵداران دابین کردو بۆی کە ئاژەڵەکانیان پێ بشون. ئاسا ساڵ دووزار لە شوێرە بەهاران ئەگە دوای برنگ بەرەگە پوش پەڕی قورمان ماش بەهار دەمە دەی شوێن پایزانی لەگە هاوینی بڕادەی شوێن سا دووزار دە شوێن مەڕ و بزن هەمووی دەشوێرێ ساڵان لە دەوری 16ەکان و 1970ەکان توتنیان تێدا ڕگە خوێ تێکەڵیان دەکە و توتنەوەتیان دەدا و ئەوا بوو ساڵان ئێستا لەوەتیە و دەرمانگرڕە پێیدا و لە خۆی بەزیاد بێ ئەوە ئەمە ئیشمان پێینی باخڵۆمەندی کرد هەموو دەرمانەتەکەی لە کۆگان لە سەیدەریەکان زمان هۆبام دەوت مێگەلی ئەوە گەعلێت پێوەردە بوو داکە و عیلەت و ڕخەزاڵە خەلاص ئێستا چونگە دوڕدەمان پەیدا بوو و داکەشتا دەیکوتی باشترە. ئەگەر نەیشوی کەس دەبێت چڵمشتی دەبێ بەزەگە بیشوێ قالبی سوک دەبێ قڕن و گەنە و شتێڵ ناگرێ بڵێ مار و دوو مشکەوشت لی دوور دەکەوێتەوە بۆنی لێ دێ لەبەر ئەوەی بڵێەوە هەر لە هاوکاریان دەکەین دەناوە ئیشی ژنان نییە مەڕشتن ئەو شتانە بەس ئێمە هەر بڵێ لێرکانە هەر بۆ خۆمانین یارمەتیان دەدەین بەس ئێمە ماڵی خۆمانە لە دەرچێ خۆمانە دەناوە لە دووری باە منە دەچووی ئەوە ئەولادن و بڵێ کوڕ و کچی خۆمن و ئەلێرە دادەنیشیندان شوین. یەکدا لە حوسەکە تاویش تەواو بەد هەموو بەدەنی تەڕێ باشە بۆ سەڵم و قۆخ و دەرفزۆشتی باشە هەموو سەری تەڕێ لە هەموو پێویسترە سەری تەڕێ عزێتی زۆرە تا لەو خەفەزەی دەکەی دوای هەڵی دەوێەوە لەو خەفەزە بخۆمە ما کردووە عزێتی بیان بە چانی دەبێ وابێ هیچ چانی نایە مەڕ بە تااقەتە بۆیەوە خراپ دێت بەشتە زۆر چاکە بڵێم ئێستا بڵێم هەتا بەهارە خوڕ و گرگ و مرگەی نایە لەو شتە باشە ئەوە ئەما لە دەوری 1970 و ئەو ناوەی هەتا دەوری 1970 لە مگری حکمی دێ بوو قەفاس حکمی کرابوو قۆربان ئەی ناحەی بووی 51 دێ هەموو دەبێ لەوێ دێش لە ناحیەکەی ناحەی بووی ئەمە ئێستاکان ئەو نەما هەر کەس لە دێی خۆی بە خۆی کردوێتی تەواو. پاراستنی کولتور یاخود پاراستن و چاودەریکردنی کولتور و فۆلکلۆر تەنها کەلوپەل ناگرێتەوە. هونەرمەند عابد دهۆکی جیاواز لە فۆلکلۆر ناسەکان ئەو کار لەسەر هەڵگرتن و پاراستنی گۆرانی و سترانی ڕەسەنی کوردی دەکات ئەو تاوەکو ئێستا 8800 کاتژمێر گۆرانی ئەرشیف کردووە. هەندێک لەو گۆرانیانە کەم کەس گوێبیستی بووە. سەرڕای کۆکردنەوەی چەندین ئامریکۆن نزیکەی 300 قەوان کە بە قەوانی حەجەری ناسراون لای ئەو پارێزراون. ئەس ستران بێش عابد دهۆکی ما دایک بوونا دهۆکێ ما بابەتە مەژی بەڕە پتر سەر ئەرشیفکردنا سترانێت کوردی زانیت تشتێکی دی غەریبێ لەدەفنە ئەوەژی مسەجلت بەرێنێت ساڵت هەفتەیە من 8800 ساعت من الڤێرێ خەزم کرین من الڤێرێ ئەرشیف کرین هەر ستران بێژێکی ناوێوی ناوێت هەمی ستراناژی منێت چێکردین خرجی پلاتینی منێت نوێساین
قوانك من إناش حلة من إنا الدف برادرك يبو أو قوانجي يكوي صغايا سر نمر ملا مصطفى بارزاني هاتيا قوتن وقت كل ويرزاني سر نمر ملا مصطفى بارزاني هاتيا قوتن هاتا قدغة كرن افرشی فجی برا پتر مهمش بغدا اینانش مثل اینان جدست برد مید عرب من جکرین پاره که بهاو مگلا تعب دید بسارا خوبا و برادرا و مگلا جهت اسنت ویام بچمی من حوالو هوگیر فرد کنن هذا بشك غريبة هذا غريبة شو اللي دستيا مخابني و چه جهات توصلنا بينا خل في أرشيفي بكنا خدان هذا قلت الريال أرشيف كردستانية حكمة كردستانية هر جهات جه بيدخل أرشيف خونه كده خدان اسمرو وجبتني مش بيچنام يار 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 پیشەی درونی کورتان و ناڵبەندکردن و دروستکردنی کەلوپەری ئاژەڵی بارهەڵگر پیشەیەکی کۆنا کە لە باوک و باپیرانەوە بەجێما بەڵام بەم دوایانە کە دەبینین بەهۆی گۆڕانکاری لە هۆیەکانی گواستنەوە و هەروەها هاتنە پێشەوەی ئۆتۆمبیل فەرامۆش کراوە. جا فۆلکلۆرناسەکان داوا دەکەن بۆ پارێزگاری لە مانەوەی ئەم پیشە کۆنانە پێویستە بەڕێوەبەرایەتێکی تایبەت هەبێت بە پیشە کۆنەکانی کوردەواری. جزاخو حتی به دهوک و آمدی گراین حتی کو کسی که خدا نوی پیشهی به دست مکتی او جی بتنه کار فروتن آوان دکد نک درست کرنه. صالح محمد خلکی کوملگه شلادزیه لقضا آمدی و 20 ساله وی کاری دکد وی همی جورین کلو پلو پیدوین دواران دکان خدا هنه تشتي دوروا أبا معي هفتورن ونولن بزمولن تشانجن أو تشانجت كنستوي حيونة تيرو طانجي أوجيتي تيرو تينم طانجو تينم من هاف شو لا يكيرو تشتوس تينم إيراني تينم تركو تينم آستانگین که دکوینه پیشی هات نوچونه لوان دورین چیایی و آسه بوینه سدمک که تانو که کار به دوارا بکرنو افکاره و پیدویم وی پیشهی جی لوه دوره زندی بمینن. لا تنبن هري والله دوامي تنبن هذا نولن بزمولن هندر رجو 20 جوت نولو 30 جوت فروشم باش بيوفاد من دين دبان نولت هفتور هون كورتونو مش بدي سيچوا كي فروتا دول منطقه شلوز زور دورو بتينم پويزي شیندست و پیشه که کفنا بابو باپیرانه ددم خدا جدر پیدا کردن نان به صدان خزانان بویه لدنوکه دا جبر که میا بکار اینانا آجال باری و دواران جبو کاری اف پیشه کفتی ابن هرشین جنافچونه و توایا وان کلو پلان جی جدر ویولات تینه هاورده کرن. فلکلورناز جی نماناوی پیشهیو که امبونا پیتدانا بوی به مترسی دبینم بو سر بشکی گرنگ جی فلکلور دوره کد اگر دایه بیت برزه کرن. بره خلقه که گلک پیته که مازن و کارات دا خدا نه پیشه خدا نه وی صنعتی فخر و شانازی ویش بید بر یعنی کوی صنعتی که مازن کتی شوله که مازن کتن کاره که مازن یه پیته تکرنه لیم مخابن ویگاوی برب نمان یچتن ویگاوی تل وی دهو که همیه بیاری تو کرتان کرده که نبینی ای خلقی گنده محتاجی کرتانینه محتاجی جلو بر بشتانه محتاجی تانگیه محتاجی وریسیه افتشته همین نماینه جبوی پاراستناوان جوره پیشیان که مترسیا جنافچون و هندابونه لسره دا مزراندنا سازیه که تایبتمند دویواری دا به فرو پیدوی تیدیتن. هگر هاتو او مدیریا فلوگلوری هات باچه گرن ام دا شین او کزید او صنعتت کرن ام دا دینه چه کرن بو موزخانه خو بو چی موزخانه من بگا به جنجره کالاو تیدانه دیتن بو چی هفجاره کو گسونو او تیدانه بن و گلک تشتید دیتر
فلکلور بناسنامه و بوری جیارا ملتان ته هجمارتن و نخاسمه اف بش کو پشتر جه شانازی بویه و نازناف گلک مالباتان جی بویه مینا مالبات نالبندان لیدنو کدا بدگمنت دیتنو بر بنمان دچه اسلام یوسف کردستان 24 دهوک هیوامان وایە کە ئەمڕۆ کاتژمێرێکی خۆشتان لەگەڵ ئێوە بەسەر بردبێت جگەلەوەی کە سوودیشی هەبوو بێت بۆتان بۆ هیوایی کە تا بێ گەشتنەوەی دیکە لە نێوان ئێمە و ئێوە لە پرۆگرامێکی دیکەی بەیانی 24 بەخواتان ئەسپێرم ماڵتانەوە